دەم باش تەماشەبانێ نێژاهاتنا سەرۆکومارە عێراقی ji بۆ هەرێما کوردستانê ku niha li bajarê Silêmaniya ew niha jî digel aliyên siyasiyên Kurdistanê li bajarê Silêmaniyê civiya bêguman ev deme digel hatina wezîrê beravaniya Iraqê duh ji bo bajara Ewlêrê civînayê digel serokê hikûmetê û wezareta pêşmerge û aliyên peywendîdar. Gelo hatina serokkomar û evan berpirsên bilindên hikûmeta Iraqê an ku Bexda ji bo herêma Kurdistanê wê encam çawa bin ev danûsana bû di niha da germ dibin. Heta du êk ji endamên Parlemanê Iraqê li fraksiyonên Kurdan dibêje ku niha weraqa zextê di destê Kurdan da heye ji ber ku berpirsên bilind taybetî wezîrê beravaniya Iraqê hatiye Hewlêrê ji ber ku ew dixwazin Musil rizgar bike. Musil jî ewan pêwîstî pêza pêşmerge heye. Lê aya wekî ew dibêje Kurd bi mucamelata razî be bi atifî siyaset bike an pêwîst van weraqa ku pêwîst bikarbîne. Belê berezan bu ziyate qsekedin li ser me هاتنی سەرکوماری عێراق باریمی کوردستان کۆبوونەوە لەگەل لایەنە سیاسەکان چونیەتی تەعاملکردنی کورد لایەنە سیاسیەکان کورد لەگەل بەغدا سیاسەتی ئێستای کورد لەگەل بەغدا چونیەتی چارەسەرکردنی پرسەکان کە بێگومان ساڵ بە ساڵ پرسەکان کێشەکانی هەرێمی کوردستان لەگەل بەغدا کەلاکە بن نەک چارەسەر نابن بەڵکو قەیرانەکان زیاترە بن قەیرانەکانیش ئەوەندە توندن کە تەسیر لە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەن بۆ نمونە بڕینی موچە و زۆر ئاراستەیتر بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەم پرسە و کۆبوونەوەی سەرۆکوماری عێراق لەگەل لایەنە سیاسە کوردستانیەکان لە سلێمانی لە ستودیۆ میوانمان مستەفا عەبدوڵڵاه ئەندامی مەکتەبی سیاسی گرتووی ئیسلامی کوردستان بەخێر بێت. بەڵێ ئێستاش پەیامنێرمان هێمن محموودەکە ئامادە بێ لە بەردەم ئەو شوێنەی کە کۆبوونەوەی بەڵێ بەڕێزان هەوڵەدەین بچینە لای کۆبوونەوەکەش ئەو وانەی کە لە ناو کۆبوونەوەکە بەشدار بوون کە ئەجندای کۆبوونەوە ئەنجامی کۆبوونەوە چی بوو. بەلەکان مستەفا یەکەم جار لە بەرزەوە دەست پێکەین. هاتنی بەرپرسە باڵەکانی عێراق بۆ هەرێمی کوردستان لەم کات و ساتەدا چون لێکە دەیتەوە. بەناوی خۆی گەورە و میهرەبان هەمومان دەزانین کە عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکە بەگشتی بە قەیرانێکی دەژواردا تێدەپەڕێ هەموو لایەنە سیاسیەکان پێویستیان بە یەکترە و ناوەند و هەرێمی کوردستان پێویستیان بە یەکترە لە سۆنگەی ئەوە کە هەرێمی کوردستان بە سەرسەختی شەڕی داعش دەکات شەڕی تیرۆر دەکات ڕوبەڕوو دەبێتەوە لەگەڵ تیرۆرێکی زۆر سەخت کە تیرۆرەکە تەواو قووەتی گەورەی هەیە و پشتگیریشی هەیە کاتێک هەرێمی کوردستان و پێشمەرگەکانی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئەو حاڵەتە بۆتەوە و توانیوێتی خۆڕا بگرێ و توانیوێتی لە زۆر ئاستەکاندا تیرۆر و ئیرهاب لە ناوچەکە تێک بشکێنێ و لە جیاتی هەموو دنیا شەڕ دەکات بە تاکید لە مەرکەز پێویستیان بەوەیە سەردانی هەرێمدەن بە تایبەتی وەزیری دیفاع کە هات لەگەڵ وەزیری پێشمەرگەی هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ دەرهاویشتەکانی دوای ئەو شەڕانە بکەن ئەوە کاریگەری گەورەی هەرێمە لە ئاستێکدا بەشێکی تریشی قەیرانەکانی هەرێم و ناوەند بەیەکەوە کە قەیرانیان هەیە ئەزمە هەیە بۆ لێک نزیک بوونەوە بۆ ئاڵوگۆڕکردنی ڕاستەرە و کۆمار و وەزیری بەرگری عێراق کردێنە هەرێمی کوردستان دلیلی ئەوەیە کە هەرێمی کوردستان پێگەی گەورەی لە چارەسەرکردنی کێشەکان و قەیرانەکانی ئێستا هەیە کەواتە ئەوەی توواڵی ئێستا شەوەڕقەی زەخت لە دەستی کووردا هەیە بەم شێوەیە کە توالێکە کورتوانیەتی تاکە هێزی پەژایی هێزی زەمینی ڕوبەڕووی داعش بێتەوە بێژگە لە هێز ئاسمانیەکانی هاوپەیمانان. ئەوەی ئێستا بێگومان وەزیری بەرگری عێراقیش کاتوتە هەولێر یەکێک لە خاستەکانی ئەوە بووە کە ژووری ئۆپەراسیۆنی هاوبەشدا بنە لەسەر مووسڵ. ئایا پێویستە لەم چارچۆوەیە کورد چۆن تەعامل بکات؟ وەڵا بینیمان کاتێککە مووسڵ داگیرکرا لەلایەن داعشەوە زۆربەی ناوچە سونیەکان کۆنتترۆلی داعش کۆنتترۆلیکردن و سوپای عراقی هەمووی تێکشکە و سوپایەکی زەبەلاحی عراقی تێکشکە بە هەموو هەیئات و پێداویستەکانی کەوتە دەست تیرۆریستانی داعشەوە و لە هەمان کاتدا هەرێمی کوردستان پێشمەرگە و شەڕڤانانی هەرێمی کوردستان و لە هەمان کاتدا ڕۆژ ئاواش توانیان ڕوبەڕوویەکی گەورە بنەوە نەک داعش بتوانێت هەرێمی کوردستان و شار و شارچکانی داگیرکە بەڵکو بیوەستێنن لانی کەم لاوازیکەن لانی کەم زوعفێکی گەورەی بۆ بێنن ئەوە وەکو بڵێ تێڕوانینی بەغدای گۆڕیوە کە هەرێمی کوردستان یەکێکە لەو لایەنە کاریگەرانە دەتوانێت لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و لە کۆنتترۆلکردنەوەی ئەو ناوچانێک کە ئێستا داگیرکراون بەدەستی ئیرهابەوە بەدەستی داعشەوە جارێکی کە بۆ لاوازکردنیان. بەڵێکە مستەفا زیاتر بۆ زانیاری زیاتر لەسەر کۆبوونەوەی سەرۆکۆمەر لەگەل لایەنە کوردیەکان ئێستا پەیامنێرمان هێمن محموود لە سلێمانی لە بەردەماشی نێکە کۆبوونەوە تێ ئەنجام درراوە ئامادەیە هێمن ئەم کاتە و باش دوازانیارەکان لەسەر کۆبوونەوەی ئەمڕۆ بڵێ. بەڵێ هەکار من ئێستا لە ئێشێک لە هۆتێلەکانی شاری سلێمانیم کە لێرە سەرۆکۆماری عێراق دکتۆر فواد مەعسووم لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکاندا کۆبووە دیارە لەگەڵ نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکاندا کۆبووەتەوە کۆبوونەوەکە لە دوای کاتژمێریەکەوە دەستی پێکرد پێش کاتژمێر سێ کۆتایی پێهات حزب و لایەنە سیاسیەکان پێشنیازی خۆیان داوە بە سەرۆکۆمارەتی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا من ئەمەوێت زانیاری زیاتر
لەسەر بۆچوون و پێشنیازی حزب لایەنە سیاسیەکان لە ئەندامێکی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشان ئاسۆس عەلی وەرگرم چووکە خۆی بەشداری کۆبوونەوەکە بووە. کاک ئاسۆس لە کۆبوونەوەکە باس چیتان کرد؟ کۆبوونەوەکە دیارە ئەمڕۆ لەسەر بانگهێشتی بەڕێز سەرۆکی کۆماری عێراق بوو. نوێنەری لایەنە سیاسیەکان و سکرتێری لایەنە سیاسیەکان بەشێکیان ئامادە بوون لە کۆبوونەوەکە. کۆبوونەوەکی گرنگ بوو لەبەرەوەی بەڕێز سەرۆکی کۆمار بۆ گوێگرتن لە لایەنە سیاسیەکان لە دوای دروستبوونی ئەو ناکۆچی و ئاڵۆزیانی کە لە نێوان حکوومەت یاریمی کوردستان و ناوەند دروست بووە لە ڕاستیدا بۆ گوێبیستی ئەوە کە پێشنیاری ئەم لایەنە سیاسیانە و تەرحێم لایەنە سیاسیانە چییە بۆەوەی کە بە ئاقارێکی باش کار لەسەرەوە بکەین. پێم وایە سەرۆکی کۆمار بەڕێزیان بەیان لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێمیش کۆبوونەوەیان هەیە، لەگەڵ حکوومەت کۆبوونەوەی هەیە، لەگەڵ پەرلەمان کۆبوونەوەی هەیە. ئەجندای ئیشوکارەکانی ئەوان دیارە بۆ زیاتر کارکردنە لەسەر ئەو مەفاسیلە ئەساسیانەی کە گرفت بوون لە بینی حکوومەتی یاریمی کوردستاندا. دیارە بە تاکید جەنابیان ئەزانن کە کێشەکان لەکوێوە سەرچاوی گرتو و چارەسەرەکانیش بە چ شێوازێگەکرێ، بەڵام بۆ گوێگرتن لە هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان کە ئێمە بەکارێکی باشە زانین بووە بەکارێکی دروستی زانی کە هێز و لایەنە سیاسیەکانی کوردستانیش پێشنیاری خۆیان هەیە، ڕێی خۆیان هەیە و تەرحی خۆیان هەیە. یەکێک لەو تەرحە باشانی کە کرا ئەمڕۆ بوو کە پێویستە سەرۆکایەتی کۆمار وەکو دەستگایەکی ڕەسمی وە شەخصی سەرۆکی کۆماریش وەکو کەسێکی پارێزەری دەستوری عێراقی بە بەردەوامی لینکی هەبێت لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان و لەگەڵ ئەو خەڵکانی کە بە شێوازێکی دڵسۆزانە لە پرۆسی سیاسی لەسەر ئاستی عێراق و کوردستان ڕوانن و ئەیانوێ ئەم پرۆسی سیاسیە لە عێراقدا باشتر بچێتە سەر پێی خۆی و ئەو هیوا ئەمەلانی کە کورد لەسەر عێراقی نوێ بنیادی ناوە بە چای خۆی ببینێ و حقیقەتی دەستوری و مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بەڕاستی تحقیق ببێ. پێشنیازی ئێوە چی بۆ حزب لایەنە سیاسیەکان؟ بۆ نمونە کە سەرۆکۆمار هاتوو پرس بە ئێوە کا و داوای ڕاگۆڕێنتان لێکە، پێشنیازەکانی ئێوە بۆ کێشانە چی بوو؟ زیاتر لە ڕاستیدا بەشێکی زۆری لایەنە سیاسیەکان قسەیان کرد لەسەر دروستکردنی مؤتەمەرێکی ئاشتی لە سەرتاسەری عێراقدا، بە تایبەتی لە دوای هاتنی داعش و لێکدانەوەی جۆرێک لە هەندێک لایەنی سیاسی لە عێراقدا وای لێدێنەوە کە ئەم هاتنی داعش بەشێکە لە ئەجندای سونی لە عێراقدا و تەمسیلی سوناکە لە عێراقدا کە ئەمە کارێکی خراپە، ناڕەوایە. من باس لە حقیقەت و حقیقی ئەم مەسەلەی ناکەم، باس لەواکەم کە بوونی جۆرێک لە بۆچوونی بەم شێوەیە لە ڕاستیدا زەرەر بە پرۆسی سیاسی عێراقەگەێنێ و ئەم مؤتەمەری ئاشتی ئەگەر بکرێت لەسەر دەستی سەرۆکی کۆمار لەوانەیە کارێکی زۆر شیاو بێ لە کاتی ئێستادا، لەبەرەوەی هەموو لایەنە سیاسیەکانی عێراق، هەموو تایفە جیاوازەکان، هەموو پێکاتە جیاوازەکانی عێراق ئەمڕۆ جۆرێک لە لێک دوورکەوتنەوەی پێوە دیارە، بە تایبەتی لە بینی کورد و لایەنەکانی دیکە. ئەو مؤتەمەری ئاشتی لەوانەیە زەڕور بێ بۆ ئێمە بە تایبەتی بە نیسبەت کوردەوە و ئەگەر مؤتەمەرێکی لەو شێوە بکرێ بەڕاستی پێویستە ئێمە وەکو کورد ئەجندایەکی تایبەت و پاکێجی تایبەت بە نەتەوەی کوردمان هەبێ. بەشانی باسی کۆنگرێکەکەن کە زۆر قورسە چکە هەموو لایەنەکانە بێ ئاگدار بن. ئێستا دوو لایەن ئامادەنی پێکەوە کۆبن و چۆن داوای کۆبوونەوەیەکی هەمەلایەنە ئەکەن بۆ هەمویان. ئەوە یعنی یەکێک لە مەطلبەکان بوو لە ڕاستیدا، ئەکرێ ینی یەکێک بێت لەو کارانەی کە ببێتە ئەجندای کارەکانی بەڕێز سەرۆکی کۆماری عێراق. یعنی خۆ مەرج نییە بەیانی دووبیانی ئەم کۆنگرێ ببەسترێ لە ڕاستیدا، بەڵام ئەگەر کارێکی لەم شێوە بکرێ یان هەوڵ بدرێت کاراسانی بۆ بکرێ و تەمهیداتی بۆ بکرێت لەوانەیە کارێکی باش بێت، لەبەرەوەی دۆخی سیاسی ئێستای عێراق لە ڕاستیدا دۆخێکی ئاڵۆزە لە دووڕیانێکی خەتەرناکدایە بەنسبەت ئێمە و بەنسبەت سونە و بەنسبەت شیعەش لە ڕاستیدا. لە ڕووی حەقیقیەوە ئێستا عێراق سێ بەشە، ئەو بەشێکی ئێستا داعشتر بەشتێکە بەقەدەر زیاتر لە دەوڵەتێکی وەکو لوبنانە کە لە ڕاستیدا ئەمە وامان لێکا بە چاوی واقعیانە ئەگەر سەیری دۆخی ئێستای عێراق بکەین ئەبینین کە عێراق بۆتە سێ بەشی جیاواز نەک دەوڵەتێکی یەکگرتووە. لە کۆبوونەوەکە باسی بودجەتان کرد، چیتان باس کرد لەسەر نەوت و بودجەت چیتان باس کرد؟ لەسەر بودجە عێراق و موچەی فەرمانبەران و بودجەی تەشغیلیوانە کە بەڕێز دکتۆر فوادیش خۆی زۆر تەرکیزی لەسەر کرد لە ڕاستیدا و لایەنە سیاسیەکانیش تەرکیزیان لەسەر کرد. دۆخی دارایی عێراقیش خەریکی ئەوەیە کە بەڕاستی بەرەو ئاڵۆزی بڕا، بەرەو ئەوە بڕا کە ئەوانیش عەجزی میزانیە و بودجەی گشتیان هەبێت سەر تاسەری عێراقدا. لە قسەکانیان من وا خوێندمەوە کە ئەگەری ئەوە هەیە لە ماوەیەکی نزیکدا چارەسەری بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێ، بەڵام بە شێوەیەکی بنبڕنا. بەڵام ئەوەی کە لە قسەکانی ئەوە خوێنمانەوە لە ڕاستیدا
کەم زۆر بە تەرکیز لەسەر ئەو مەسەلەیە بەڕاستی هەڵوەسەم لەسەر کرد ئەوە بوو کە جەنابیان ئەگەڕن لە دوای چارەسەرێکی بنبڕ چارەسەرێکی یەکجاری بۆ مەسەلەی سەرجەم کێشەکانی نێوان حکوومەت و حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لە ناویشاندا مەسەلی بودجە و موچەی هەرێمی کوردستان کە ئەگە بە شێوازێکی یەکجارەکی ئەم پرسە ئەم کێشەیە چارەسەر بکرێت لە ڕاستیدا لەوانەیە لە ساڵانی داهاتوو تووشی ئەم کێشە و گرفتانە نەبینەوە چکە ئەگە بیرت بێ لە دوای دروستبوونی عێراق ئێمە بەردەوام ساڵانە تووشی ئەم گرفتار بین هیچ بەڵێنێکی نەیە بۆ نمونە بڵێن لە فڵان کاتە موچەت دێتە هەرێم و لەسەر نەوت بە دیاریکراوی چی وت نەخێر لە ڕاستیدا ئەو لەوانەیە لە ڕووی دەسەڵاتی دەستوریشەوە نەتوانێت ئەو بەڵێنە بدات و تەوقیتێکی دیاریکرا و دیاری بکە بەڵام وا خوێنرێتەوە لە قسەکانیدا لە ڕاستیدا جوودێکی باش کتابێت بۆ چارەسەرکردن بە ئاراستەیە کە لە ماوەیەکی نزیکدا ئەو پرسە چارەسەر بکرێت بەڵام بەڕێی من لەوانێ ئەو چارەسەرێکی وەختی بێ بەڵام نیەتی جەنابیان لەوانەیە گەڕان بێ بە دوای چارەسەرێکی بنبڕدا باسی مەلەفی نەوتێکی لە مەلەفی نەوت تا پشتیوانی هەرێمی دەکرد عێراق بەڵێ پرسیاریش لە جەنابیان کرا لە سەرئەساسی ئەوەی کە ئەو وەکو سەرۆکی کۆماری عێراق ئەتوانێت بە تەحدید لایەنێک خەتابات بکە لایەنێکی تریش بێتاوان لە مەسەلەیەدا مەسەلەی بودجەی نەوتی هەرێمی کوردستان و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان مەسەلەیەکی دەستوری حەساس و وردە لە ڕاستیدا لە چەندیرێکەوە ئەتوانێت خوێندنەوەی بۆ بکرێت بەڵام ئەو بە تەحدید هیچ لایەکی تۆمەتبار نەکرد هیچ لایەکی بێتاوان نەکرد ئەو کار لەسەر ئەو مەلافەکە بۆ چارەسەرێکی گشتی کاک ئاسۆس ئەم حیزبانی ئێوە کە ئێستا و پەرستان پێکا و ڕاتان نەگۆڕێتەوە بەس خۆ پێنجدانە ساسێکە کە لە کاری سلێمانی بڕیاراندا ئێوە ئاگاتان لێ نەبوو لە بڕیارداندا کە چوونە بە خاپرسیان پێ نەکردن ئێستا کە چوونەتە بەغدا و کێشەکان ئاڵۆز و اینجا پرستان پێکردن ئێمە بۆ ئاشبوونەوەیەوە نییە ئێمە باسی ئەوشمان کرد وەکو جۆرێک لە گلەیش بەڕاستی ئاراستەمان کرد نەکرد بۆ ئەو بۆ پێنج لایەنە سیاسەکەی هەرێمی کوردستان کە بۆ خۆیان بەتەنیا وەفدیان پێکێنا و بۆ خۆیان بەتەنیا چوونە بەغدا و ماوەی 22 ڕۆژیش لە هەوڵ و تەقەلای جدیدا بوون بەڵام کارەکان بە شێوازێک ڕۆژ کە هێز و لایەنەکانی تری سیاسی لە هەرێمی کوردستان لێ بێ ئاگا بوون ئەوە یەکێک بوو لەو گلەیانەی کە ئێمە کردمان لە ڕاستیدا بەڵام پێم وایە لەمە دووە یعنی بە ئالێتێکی شەکرێ وەکو دەستگایەکی سەرەکی و فەرمی لە عێراقدا ئەوێ لینکێکی زیاتری هەبێت لەگەڵ هەرێمی کوردستان و داوای ئەوەش کرا کە وەکو لە ڕابردوو ئەنجومەنی باڵای حیزبە سیاسیەکان هەبوو لێرە شتێکی لە بابەتە دروست بکرێت بۆی بەردەوامی ڕاوێژ بێت لە بینمانە زۆر سپاس بۆ بەڵێ هەکار ئەگەر جۆر لە من بێ ئەوە کە بیستان بینەرانی NRT و تۆ میوانەکەش ئەوە وتەیەکێک لە ئەندامانی کۆبوونەوەکە بوو لەگەڵ سەرۆکۆماری عێراق کە ئەو لایەنە سیاسیانەی کە لەگەڵ سەرۆکۆمارە کۆبوونەوە ئەگەر ڕێن بەی بەوردی باسییانەکەم نوێنەری پارتی دیموکراتی کوردستان و وێچێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی و زەحمەتکێشانی کوردستان و حزبی ئایندە و حزبەکانی تریش لە کۆبوونەوە بەشدار بەڵێ پەیامنێرمان هێمن محمود لە شاری سلێمانی سوپاس بۆ تۆ بوو میوانەکەشت بەڵێ هێمن دەنگی من هێمن بەڵێ من چۆم لێ تاکات بەڵێ دیارە خەلەلێک لە دەنگە بۆ ئەگەر ئەو لایەنە سیاسیەکان هەمووی ناویان بەڵێ ئەوانێ بەشدار بوون بەرحال سوپاس بۆ پەیامنێرمان هێمن محمود لە شاری سلێمانی بەڵێ کاکی مستەفا ئەگەڕێنەوە بۆ لای بەڕێستان ئەم ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشان باسی ئەو تەوارانەیە کرد کە لە کۆبوونەوە لەگەڵ سەرۆکومار باسییان کرد سەرنجی بەڕێستان لەسەر قسەکانی وڵا سەرۆک کۆماری عێراق بە حکمی پۆستەکەی کە سەرۆکی کۆماری عێراقە ئەرکی لێک نزیکردنەوەی لایەنە سیاسیەکانی هەیە و ئەرکی کارکردن لەسەر جێبەجێکردنی دەستوری هەیە و یەکێک لە وەزیفەکانی ئەوەیە کە گرفتێک بوو لە بینی ناوەند و لە بینی فیدراڵیەکان کاری لەسەر بکە ئێستا کاتێک دەبینین لە بینی هەرێمی کوردستان و لە بینی ناوەند گرفت هەیە گرفتی موچە هەیە گرفتی بوجە هەیە گرفتی لایەنی ئەمنی هەیە گرفتی سیاسی هەیە سەرۆکی هەرێمی کوردستان حەقی خۆیەتی تەحڕۆکێکی سیاسی بکە بێتە هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە
سیاسیەکان لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان دواتر لەگەڵ لایەنە سیاسیەکانی ناوەند قسەی جدی بکە بۆی بتوانین ئەو قەیرانانە بەتایبەتی لەو ئانوساتەدا کە دەبینین منتیقەکە هەمووی قەیرانی هەیە هەمووی ئەزمەی گەورەی هەیە ئەو ئەزمانە ئەوانە ئەوە دەخوازەیە کە داوا لە هەمومان بکە هەنگاوی گەورە بنین بۆ یەک هەڵوێستی نیشتیمانی لە هەرێمی کوردستان دواتر لە بەرەو چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ ناوەند چونکە خۆ دەزانی گەر کێشەکانی بینی ناوەند و بینی هەرێمی کوردستان لەو ئانوساتەدا زەق بێتەوە لە دژایەتیکردنی تیرۆر و ئەو مەترسیەکە لەسەر ناوچەکە هەیە قەناعەتم وایە سەرکەوتو نابین لە ڕوبەڕووبوونەوەی بۆیە پێویستە هەنگاوی گەورە بنێ وا تەسەوڕ دەکەم ئەوڕۆ کە سەرۆک کۆمار هاتووە بۆ شاری سلێمانی بۆ هەرێمی کوردستان و بەیانی وا تەسەوڕ دەکەم چێتە هەولێر و لەگەڵ سەرۆکی هەرێم کۆب بێتەوە ئەوە تەحەڕوکێکی گەورە و ئیجابیە تێبینیەکانی ئێرە وەردەگرێ ڕاوسەرنجی ئێرە وەردەگرێ ڕاستە سەرۆکی هەرێمی کوردستان کوردە بەڵام بۆ هەموو عێراق دەبێ ڕۆڵی ئاشتەوای بکێڕێت بەڵێ دیارە عێراقی دوای 2023 بەردەوام عێراقێکی قەیرانەوەی بووە قەیران لە دوای قەیران حکوومەتەکان چەندین کابینە تشکیل کردەوە لەم کابینە کورد بێگومان بەشی زۆری پۆستەکان بەدەستەوە بوو بەڵام بە تایبەتی کێشەکانی کورد لەگەل عێراقیش بەردەوام کەلەکە بوونە تا ئێستا چەندێک شارەسەر نەبوونە بەڵکو بوونە قەیرانێکی واقعیش ئەمە بوو بەتایکیت یعنی قەیرانی بینی ناوەند و بینی هەرێم ساڵ بۆ ساڵ تا ئێستاشی لەگەڵ بێ ئەزمەکان گەورەتر بووە تەواو قسەکەی جەنابەت وایە بەشێکی لایەنە سیاسیەکانی عێراق بەڕاستی نەیانویستووە بە گیانی هەیمەنەخواسی مامەڵەیان کردووە و لە ئەجێندایاندا ئەوە نەبووە کە هەرێمی کوردستان مامەڵەی جددی و چارەسەری کێشەکانی لەگەڵ بکەن و ئەو دەستورەی کە هەموو لایەنە عێراقیەکان لەسەری پێک هاتن و هەمومان دەنگمان بۆدا و کۆدەنگێکی نیشتیمانی لەسەر بوو لەسەر ئاسی عێراق دەستورەکە پێشێل کراوە ئەو لایەنە سیاسیانەی کە لە عێراق لە دەسەڵات بوون بە تایبەتی مالیکی و حیزبەکەی و دەسەڵاتدارانی دەوروبەری کە یەک ئەجێندایان هەبوو هەوڵیاندا کە ئەو دەستورە پێشێل بکرێ و بەندەکانی جێبەجێ نەکرێن و ئەوانەی کە ڕەبتیان بە هەرێمی کوردستان و بە مادەی 140 ئەو منتیقانەیە کە کێشەی لەسرە تەخیری کەن بۆیە کێشەکان هەمویان کەڵەکە بوون دەتوانم بڵێم ئێمەش وەکو هەرێمی کوردستان وەکو لایەنە سیاسیەکان وەکو هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەجێندایەکی نیشتیمانی دانپیانراوی کۆدەنگێکمان نەبووە لەسەری بەڕاستی بە گیانی حیزبایەتی مامەڵەمان کەواتە بەشێکی ئەو قەیرانانەش بەتەکیت بەشێک لە قەیرانەکان خۆمان دەستمان هەیە تێدا بەڵام بە شێوەیەکی گشتی نارەکانمان بەرامبەرەکانمان نەیانویستوە قەیرانەکان چارەسەرکەن قەیرانەکانیان قوڵ کردوونەوە پێیان وا بووە گەر زەمن ئاوا بڕوە لە نەتیجەدا خۆیان باڵا دەست دەبن و هەرێمی کوردستان لاواز دەکەن بەس خۆشبەختانە هەرێمی کوردستان خۆی ساڵ بۆ ساڵ ناوخۆیەکەی گەورەترە و ئەجێندای نیشتیمانی نەتەوەی خەریکە دەخەمڵێ لایەنە سیاسیەکان خەریکن لەسەر یەک ئەجێندای نیشتیمانی پێکدێن ئەوە تەسەوڕ دەکەم کوردستان بەرە ئەوە بڕوە کە بتوانێت باشتر مامەڵە بکات. کاک مستەفا باس لەوە کرێت کە کورد لە دوای 2023 کە لەسەر نەخشە هیچ شتێک ناوە بۆ ناوی دەوڵەتی عێراق و ماساتی دەوڵەت و شتیوا بێ کورد ڕۆڵێکی ئەساسی هەبووە لە دروستکردنی بنیۆیی دەوڵەتی عێراق هەر لە جێیشی عێراق و چوون بۆ بەغدا و پێکهێنانی عەرەبی شیعە و سوننە کە بە سەدان ساڵە سیرعیان لە گەلێکتر هەیە ئەو هەموو وەرەقە زەختی وەرەقە بەهێزی بەدەستی کوردە بۆ کورد نەیتوانی استیقلال بکات ئەوە دلیل ئەوە بوو کە هەرێمی کوردستان و کوردەکان کە لە دروستکردنەوەی دەوڵەتی عێراق کاریگەری گەورەیان هەبوو و ڕۆڵی گەورەیان هەبوو دلیلی ئەوەیە کە نیەت پاکی نیشاندا و بەیەکەوە ژیانی مەقسەد بوو و چارەسەرکردنی کێشەکانی لە هەرێم لە عێراق مەقسەد بوو پێی وا بۆ عێراق لەو قەیرانانەی ساڵانی ڕابردووی سەردەمی دیکتاتۆریەت ڕزگاری بێ بەڵام کاتێک بەرامبەرەکانمان نەهاتنە پێش ئەوە دەتوانم بڵێم خەلەلی گەورە هاتە بەردەمیشەکە و قەیرانەکانیش کە ساڵ بۆ ساڵ زیاد بووە ڕاستە بەس هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی یەکێتی و پارتی کەوت و لایەنە لە بەغدا ڕۆڵی گەورەیان بووە کەم تەرخەمی بووە نەیانتوانیوە بەدەمیشەکانەوە بن ئەوەش بەشێکی بەردەکەوێ بەڵام بەشی زۆری بەرنیارەکانمان بەردەکەوێ بن ئەوەی من جێی دڵخۆشیە بۆ من کە ئەوڕۆ هەرێمی کوردستان لە جیاتی هەموو دنیا شەڕی تیرۆر دەکا وەرەقەیەکی گەورەی بەدەستەوەیە کە هەموو دنیا لەگەڵی هاتوۆتە سەرخەت وا تەسەوڕ دەکەم ناوەند دەبێت بێتە قەناعەت کە هەرێمی کوردستان دەبێت دانی پیا بنرێ کێشەکانی چارەسەر بکرێ بودجەکەی چارەسەر بکرێ موچەی هاوڵاتیانی چارەسەر بکرێ بەو دیدا یەکانگیری کە حیزبە دەسەڵاتدارەکانی عێراق مەبەستیان بوو مامەڵە لەگەڵ عێراق بەڵام تو باسی ئەوەت کرد کە هەرێمی کوردستان لە جیاتی هەموو دنیا مەبەرپرسەکانی هەرێمی شاڵێن کە ئەمە واقعیشە لە جیاتی هەموو دنیا شەڕی تیرۆرەکە بەڵام زۆر جار حتا ئیشکالێک لە بینی لایەنە سیاسیەکان بە تایبەتی لایەنە سیاسی ئاساسیەکانی هەرێمی کوردستانیشە لە چونیەتی ئیدارەکردنی ئەو ڕۆژەی ئێستاە ئەمەش بۆ کێشێکی تەواو یەکێک لە کێشەکانی کوردان بە درێژایی مێژووە بووە من ئێستا لەو دی وتم 20 ساڵ تێپەڕی ئێمە ئیدارەیەکی سەر بەخۆمان هەیە حکوومەتی خۆمان هەیە و پەرلەمانمان هەیە وەدا ئێستاش نەمانتوانیوە موسەساتی دانپیانراوی باش دروستکەین تا ئێستاش پێشمەرگەمان بە موسەسی نەبووە هێزە ئەمنیەکانمان بە موسەسی نەبوون پەرلەمانمان نەبووە و پەرلەمانە کە بێتە مەرجەعێکی گەورە تا ئێستا کێشەکانمان لە بینی حیزبەکان هەن تا ئێستاش بۆ مامەڵە لەگەڵ دژە تیرۆر و لەگەڵ ئیرهاب و لەگەڵ کۆبانێ و
لەگەڵ قەزی ڕوبەڕووبوونەوە بە حیزبی مامەڵە دەکەین کەواتە ئەو دەستکەوتانی ئێستاە و پشگیری نێودەوڵەتی ئێستاە لەم چارچەوەی ئەو عقلیەتە ئیدارەکردنی سەرکردایەتی کورد بڕەوشەکە پێتوانیە دەڵامە بێ ئەگەر وریایە مامەڵە نەکەین ئەگەر جوان مامەڵە نەکەین ئەو کاتێک کە هاتوۆتە پێش بۆ کوردستان کە دنیا لەسەر خەتە هاوکاری مادی هەیە هاوکاری چەک هەیە پشگیری نێودەوڵەتی هەیە بەتەواو پشگیری هەیە ئەگە لە ناو خۆماندا ئەجێندایەکی باشی نیشتیمانی ڕسم نەکەین کێشەکانمان وەلا نەنین گیانی حیزبی کەم نەکەینەوە پرسە نیشتیمانیەکان باڵا نەکەین هەمومان بۆ خاک و نیشتیمان تێنەکۆشین واتە سەوەر دەکەم ئەو فرسەتەش لە دەستدەین دوای ئۆباڵەکەی دەکەوێتەوە سەر خۆمان کە نەمانتوانین دەرفەت قۆزینەوە بۆ پرسی نیشتیمانی و نەتەوەی بەتەحدید لە کوردستان لە باشووری کوردستان 50 هەیە کەمانە شەرعیەتیان لە خاڵی کەلگرتووە دەنگی هەیە لە پەرلەمان و پەرلەمانی کوردستان و عێراقیشاویشی یەکگرتو پارتی گۆڕان یەکەتی و کومەڵن ئێوە شەکو یەکگرتوویەکێکی لەولایەنە بێگومان کە دەنگتان هەیە لە پەرلەمان و حتا لە بەشدارن لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئایا خۆتان ئیرادەیەکەوەتان هەیە کە فعلەن نەخشارەگەتێ نایە گە لەگەل نسیاسەکانی تر لەگەل لەسەر ئاراستەیەکی نەتەوەی استراتی ئەجندایەکی نەتەوەی هاوبەش ڕێبکەون وڵای یەکگرتووی ئیسلامی کوردستان لە کۆنگرەی شەش یەکێک لە استراتیژەکانی بریتی بوو لە استراتیژی نەتەوەی حەو استراتیژمان لە کۆنگرەی شەش پەسەند کرد یەکەمیان بریتی بوو لە استراتیژێکی نیشتیمانی و نەتەوەیی هەوڵ دەین بۆ بەدەوڵەت بوون بۆ دەوڵەتی باشووری هەرێمی کوردستان بۆ کارکردن بۆ پارچەکانی تری کوردستان ئیشی گەورەشمان لەسەر کردووە هەر لە مانگی ڕابردوو ئێمە داوەتی هەموو لایەنە سیاسیەکانمان کرد بە تایبەتی ئەو پێنج لایەنە لە ماڵی یەکگرتوو لە مەکتەب سیاسی یەکگرتوو چۆن مامەڵە بکەین لەگەڵ بەغدا چۆن ئەجێندایەکی نیشتیمانی دروستکەین چۆن ڕوبەڕووی ئەوە گەرانە بینەوە کە دێنە پێشهات و بۆ هەرێمی کوردستان چۆن بتوانین بە یەک تیم بە یەک ئەجێندا بە یەک استراتیژی نیشتیمانی نەتەوەی بچینە بەغدا ئێمە نەرمیمانات هەتا لە بەشی ئیستحقاقی حیزبی خۆمان لە بەغدا بەڵام پێمان وابوو بە یەک خیتاب و بە یەک پرسی نیشتیمانی نەتەوەی بچین ئێمە دایمەن ئەو کاتەی لە هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیرانیش لە خولەکانی ڕابردوش وەزیرەکانمان دایمەن نەخشە ڕێگایان پێشکەش کردووە چۆن بتوانین مامەڵە لەگەڵ جێناکۆکەکان بکەین لەگەڵ مادەی 140 بکەین لەگەڵ کەرکوک بکەین لەگەڵ کوردستانە پرسێکەیە بە تایبەتی لە مۆتەمەری زۆربەی ئەحزابەکان لە کوردستانە ئەوەی لەسەر وەرەقا نووسرێ ئەوەی بۆ ڕایگەشتی تەڕەحەکرێشتێکی زۆر جانەگەم شتە پراکتیزا بکرێ بێگومان دەرئەنجامی زۆر باشێ بێ بەڵام خەڵک گلەی هەیە کە پێچەوانەی ئەم پەیڕۆ و پرۆگرام ئەم شتێکە نووسرێ وەکو دەستوری حەزب پەیڕەوە کرێ هەموو حەزبەکان باسیاوەکەن کە ئێمە خواستی ئێمە یەکەتی نەتەوەی ئەجندای نەتەوەی نظام تا دوای هەبێ بەڵام لەسەر عادی واقعی شتێک نییە بەڵێ ڕاستە ئەوە یەکێکە لەو گلەیە کە لە پەیڕۆ و پرۆگرامی هەرێمی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان دەکرێت کە لە پەیڕۆدا شتی جوان ڕسم کراوە بەس لە ئەرزی واقعیدا شتی نیشتیمانی نەتەوەی کەمە بەس یەکگرتووی ئیسلامی کوردستان هەنگاوەکانی بە عەمەلی ناون لەگەڵ قەندیل هەنگاوی گەورەمانەوە لەگەڵ ڕۆژ ئاوا هەنگاوی گەورەمان ناوە لەگەڵ ڕۆژهەڵات هەنگاوی گەورەمان ناوە پاچمان داوە بە دەستکەوتە حیزبی و حیزبی شخصیەکانمان لە پێناوی پرسی نیشتیمانی نەتەوەی بۆیە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێستا ئەجێندای نیشتیمانی و نەتەوەی لە پێش هەموو ئەجێنداکانی تری داناوە و ڕۆڵی گەورەمان بینیوە بەڵام ئەوەی پێمان کرابێ ئەومان کردووە ڕەن بێگرفت لە بەردەممان بوو بێ هاوکاری نەبوو بێ ئاسانکاری نەبوو بێ و بارودۆخی سیاسی ناوچەکە زۆر ڕێگای پێ نەدابین بەڵام یەکگرتووی ئیسلامی کوردستان بەدیدێکی نیشتیمانی نەتەوەیی زۆر قوڵ کار دەکا و هەر لەو ماوەیە لە مەکتەب سیاسی یەکگرتوو هەموو حیزبەکانی باشوورمان داوەتکردن چۆن بتوانین ئەجێندایەکی نیشتیمانی بۆ ڕۆژ ئاوا تەرتیب بکەین هەموو قەندیلمان داوەت کرد برایانی پەکەکە لە مەکتەب سیاسی یەکگرتوو چ بکەین بۆ پرۆسەی ئاشتی گەورە پەیوەندی بینی پارتی و بینی پەکەکە چۆن بێ هێزەکانی ناو هەرێمی کوردستان و باشوور چۆن بێ چۆن مامەڵە لەگەڵ کۆبانە بکەین ئەمە لە چارچوەی کۆنگرەی نەتەوەی کوردستاندا ئەمە چارەسەرە بێ لەوەیە کە نەخشە ڕێگا بۆ هەموو ئەحزابەکان چونێتی چارەسەرکردنی کێشەکانی کۆ لە پارچەکانی دیکەش دابڕێژێ کەواتە پێتوانیە لە ئێستا مەسەلەی بەستنی کۆنگرەی نەتەوەی کە زۆر باسی لەسەرێکرێ فعلا ضرورەتێکی واقعیە هەر زۆر پێویستەوەی ئەو برادران دای مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشان باسی کرد ئەوەش بۆ خۆی کۆنگرەیەکی نیشتیمانی ئاشتەوایی بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان بۆ چارەسەری کێشەکان تەواو ضرورە کە سەرۆک کۆمار باسی کردەوە بەڵام کۆنگرەی نەتەوەی بۆ ئێمە بۆ کوردان لە هەچوار پارچەی کوردستان ئێمە مەطلبمانە وەلەو کۆبوونەوەی لەو ڕۆژانەی یەکگرتوو پەکەکەش کە ئەنجامدرا لە هەولێر بە هەمان شێوە ئەو مەطلبمان جارێکی بەڵێ پێمان وایە پێویستە کۆنگرەیەکی نیشتیمانی نەتەوەیی بە تایبەتی هەموو پارچەکانی کوردستان هەموو سیاسەتمەدارانی کورد هەموو ئەحزابەکانی کوردستان تێدا بەشدار بن بۆ ئەو قۆناغی کە هاتووەتە پێش کورد هەنگاوێکی گەورە دەنێ لەسەر ئاسی دنیا ئەو ڕۆ کورد بۆتە قەزەیەکی گەورە پێویستی بە استراتیژێکی نیشتیمانی نەتەوەیی گەورە هەیە هەمومان کۆدەنگ بین ڕاجیاوازەکانمان یەخین چیکە منافەسەی حیزبی ململانی حیزبی نەبێتە ئەوەی کە بەرژەوەندێک گەورە باڵاکانی کە ئێستا هاتووەتە پێش بۆ نیشتیمان تێکی بشکێنین زۆر جار باسەوەیەکی کەس لەسەر عەردە شۆڕەشەکانی
کورد زۆر سەرکەوتومە لە تێشکاندنی دوژمن و داگیرکەران ڕۆڵەکانی کورد دەورێکی زۆر ئاساسیان بینە بەڵام لەسەر مێزی دانووساندن بەرپرسە کوردەکان هەمووی دۆڕاندووە ئێستاش لەسەر ئاردی واقع لە ڕۆژاوی کوردستان پێشمەرگە و شەڕوان پێکەوە لە باشووری کوردستانیش پێشمەرگە و شەڕوان و گەریلا پێکەوە ڕوبەرۆی تەحەدیەکانی داعش بوونەتەوە بەڵام پێت وایە عەقڵیەتی سەرکردایەتی سیاسی کوردستانی وەکو ئەوان فعلەن ئەوەندە بەهێز بێ لە یەک بەرەیە ڕوبەرۆی تەحەدیەکان بنەوە ئەجندایەکەوە بەشە بێ تەواو وایە بە درێژایی مێژوو ئەو قوربانیانی کە کورداوێتی ئەو بەرخۆدانەی کە ڕۆڵەکانی کورداویانە ئەو هەموو فیداکاری کە کورداوێتی کەم میلەت داوێتی بەڵام دواتر کە هاتوینە سەر گفتوگۆ سەر دروستکردنی کیان سەر دروستکردنی مامەڵە لەگەڵ نەیارەکانمان و هەروەها چۆنیەتی دانووسانکردن بەشێکی لە دەستمانداوە بەڵام ئومێد دەکەم ئەو جار وانەبین دەرسمان لە ڕابردوو وەرگرتبێ و بەتایبەتی کە ئێستا تەبایەک هەیە لە بینی لایەنە سیاسیەکاندا بۆ مامەڵە لەگەڵ بەغدا ئەگەر بۆ کۆبانێ و بۆ ناوخۆش گرفتمان هەبێ بۆ مامەڵە لەگەڵ بەغدا هەز دەکەم خەریکە یەکڕئی یەک خێتابی یەک ئەجێندایی دروست دەبێ وا تەسەوڕ دەکەم سوود وەرگرین لە هەڵەکانی عەقڵیەتی سیاسی کورد لە ئێستا عەقڵیەتێکی حەکیمانە و عەقڵیەتێکی مۆدێرنی سەردەمانە بێ ناتوانین ئەوە بموتڵەقی بڵین تەواو مۆدێرنانەیە تەواو سەردەمانەیە تەواو سەرکەوتوانەیە بەڵام هەنگاویشی بەرەو ئەوانە بڕیوە کەریمە بچین بگەڕینەوە هەر بوو چونیەتی پەیوەندی کورد و بەغدا لیژنەی باڵای دانووساندن لەگەڵ بەغدادا مەزراوە زۆر جار لایەنە سیاسەکانی شێکتر تومەتبارەکەن کە بە تاکرەوی ئەچنە بەغدا و تەعاملێکی تر لەگەڵ بەغداکەن ئەمەش بخۆ تا چەند ئیشکالێکی ترە ئەسڵ وایە لە هەرێمی کوردستان لیژنەی دانوستانکار مامەڵە بکە لەگەڵ بەغدا بۆ دەستخستنی مافەکانی بۆ مامەڵەی بوجە بۆ مامەڵەی موچە بۆ بین خۆشکردن لەگەڵ لایەنە سیاسیەکان و مەرجەعێکە بێ لە هەرێمی کوردستان هەمومان داکۆکیلەوە دەکەین بەڵام لایەنێکی سیاسی سەردانی بەغدا دەکا بۆ بین خۆشکردن لەگەڵ لایەنە سیاسیەکان دەبێتە هۆکار و فاکتەر بۆ بەرەو پێشبردننی ئەو حاڵەتە ئەوەش نەخوازراو نییە بەڵام ئەوەی ئەسڵە لە هەرێمی کوردستاندا یەک لیژنەی لایەنە سیاسیەکان بۆ دانووسانکردن لەگەڵ بەغدا دروست بکرێت کە دروست کراوە بچێ بەجددی و مەرجەعی پەرلەمانی کوردستان بێ مەرجەعی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بێ لایەنە سیاسیەکان کاتێک دەچن بۆ بەغدا بۆ پتەوکردنی ئەو حاڵەتە بێ بۆ بەرەو پێشبردننی بێ بۆ ئومێ دروستکردن بێ ئەگینا لایەنێکی سیاسی بەتەنها بچێت لەگەڵ لایەنە سیاسیەکانی بەغدا لەگەڵ پەرلەمان لەگەڵ سەرۆکایەتی کۆمار لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە ژێرەوە خەریکی کاروبار بێ ئەوە یاریمی کوردستان چەندی جار لەسەر ئاستێکی باڵا بە تایبەتی ئەمیندار و سەرۆک و ڕێکخەری ئەو هەر پێنج لایەنە سەرەکیکە پێکەوە بۆنێتەوە بۆ چینی تەعاملکردن لەگەڵ بەغدا کە تا ئێستا پاکێجێک نەخشە ڕێگایەک ئەجندایەک نییە کە کورد بتوانێت لە چارچەوەی ئەوەیە مەبدەئیەن اتفاقی لەسەر بکات چون لەگەڵ بەغدا ئیش بکە هەرێ بۆ خۆی زۆر جار پەرلەمانتەران لێرە داواتەکەین قسەیان لەسەرەکەن لەسەر ڕەوشەکەڵێن ئەوەندە تەسیری ئەحزابەکان هەیە لەسەر ئێمە خۆمان ڕێکین بەڵام زۆر جار تەسیری ئەحزابەکانی ماوەمان لەیەکە کە ناتوانین ڕێک ناتەواو ئەوە ڕاستە یەکێک لە گرفتەکانی هەرێمی کوردستان ئەوەیە ئێمە لە بەغدا کوتلەیەکی وەزاریمان هەیە هەموو لایەنەکانمان و هەروەها کوتلەی پەرلەمانیمان هەیە 4-5 کوتلەی پەرلەمانی هەیە واتە فراکسیۆنی پەرلەمانە کوردستانیەکان هەیە ئەوانە ئەو شەویش گوێم لێبوو لە بەرنامەیەکی ئێوە گلەی زۆریان هەبوو کە پرسیان پێ ناکرێ لەولایەوە لایەنە سیاسیەکانیش لەگەڵ پەرلەمان و لەگەڵ کوتلە وەزاریەکە هەماهەنگ نین ئەوە دەبێت چارەسەر بکرێ ئەگەر کورد بەو میکانیزمانە مامەڵە بکە قەناعەتم وایە سەرکەوتوو نابێ بۆیە دەبێ هەم کوتلە پەرلەمانەکانمان لە ئەنجومەنی نوێنەران هەم وەزیرەکانمان لەبێ هەم لە مەرجەعی هەرێمی کوردستان جا پەرلەمان بیان سەرۆکایەتی هەرێمیە ئەو لیژنەیە کە دروست دەکرێت یا لیژنەی باڵای لایەنە سیاسیەکان بێ ئەگەر هەماهەنگێکی جددی نەبێ وەکو جەنابەت ئاماژەت پێکەتی یەک ئەجێندای نیشتیمانی و نەتەوەی ڕسم نەکرێ هەمومان خزمەتکاری ئەوە ئەجێندایە نەبین قەناعەتم وایە ئەو هەلانەمان لەدەست دەچن زەمەنی کەش تێدەپەڕێ چەند حکووماتی تریش لە ئایندەدا دروست دەبن بۆ ناوەند ئێمە کێشەکانمان بە هەڵپەسێراوی دەمێنێتەوە کەواتە مادەمەوە ئەحزابانە هەست بەوەکەن کە فعلەنەکە لە ئەجندایەکەوە بەشی نیشتیمانی نەبێ بە ئەجندا حەزبیەکە و بەرژەوەندی تایبەت تەعامل لەگەڵ بەغدا کرێ بەغدا شەوەیە کە بێگومان بەغدا هەموو تەحەدیەکانەکە حتا لە سەردەمی مەلەکە و لە سەردەمی جمهوری و لە سەردەمی ئێستای دوای 2003 عێراق وەکو جادەی کوردستانی شالێ چاودێرەکانی شالە یەک عەقڵیەتە عێراقی دارەکە ئەمە 4 کەسە لە دوای 2003 تا ئێستا 4 حکوومەت 5 حکوومەت چند کابینە بەڕێ کردووە لە وازە کورد خراپتر نەبووە باشتر نەبووە ئەی پێویستە کورد چ بکات لەسەر ئەمە من وەکو ئاماژەم پێکرد قەت ناوەند وەکو ئێستا لاواز نەبووە ناوەند بۆی دەرکەوت لە ماوەی چەند شەو و ڕۆژێکدا زۆربەی ناوچەکانی بەڵام لە ئێستاژە بەردەوام قەیران ڕوبەڕووی ڕاست قەیرانی گشتی هەیە لە هەرێمی کوردستان و لە ناوەند قەیرانەکان گشتین مەسەلەی بوجە و موچە لە هەموو هەرێمی کوردستان و لە عێراق گشتیە بەڵام قەت ناوەند وەکو ئێستا لاواز نەبووە بەدەست مەسەلەی تیرۆرەوە وەکو بینیمان لە ماوەی چەند شەو و ڕۆژێکدا چەند پارێزگایەکی لەدەستدا هەیمەنەی ئەو هەموو سەربازیشکە بەڵام هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی کە قەیرانی ئابووری بۆ دروستکرا لەگەڵ ئەوەی
خۆی بووچە و موچەشی لێبڕا بەڵام توانی لەسەر پێی خۆی بوەستێ و محافظە لەسەر هەرێمی کوردستان بکە چاودێرەکان باسەوە کە هەر کاتێک حکوومەتی ناوەند زەعی بوو بێ پەنای هانای بۆ کورتێنەوە لەگەل کوڕێکەوتەوە بە کۆل بە کومالی مجاملات و کومالێک شتی سەروەرەقا ڕێزی بووە دواتر کە بەهێز بووە جارێکی دیکە بەگەشت کورد داچوتەوە ئێستا کورد لەسەر ئارت هێزی خۆی هەیە ناوچەی خۆی هەیە حکوومەت و پەرلەمان و پشگیری نێودەوڵەتی خۆی هەیە ئێستا حکوومەتی عێراق لاواز بووە تا چەند گرنگە کورد ئیسیفادە لەم لاوازبوونی حکوومەتی عێراق بگێ نەک و یەک بێ جارێکی دیکە بوو بەهێزکردنی ناوەند وڵای ئێستا ئەمە لە پێچێکی زۆر گرنگی سیاسی داین کە بینیمان لەو ماوەیە ئەو ڕوبەڕووبوونەوە جددیمان کرد پێویستە لایەنە سیاسیەکان ئەو دەرفەتەی خۆیان باش بقۆزنەوە هەرێمی کوردستان باس بقۆزیتەوە و جارێکی کە وەکو جەنابەت ئاماشەت پێکرد کە ناوەند لاواز دەبێ و دێ لە هەرێمی کوردستان داوای تەفاوز و یا بەکارهێنان و یا پشگیری دەکا بە جۆرێ مامەڵە بکەین کە بتوانین ئێمە دەستکەوتی گەورەی نیشتیمانی و نەتەوەی پێبەرز بێنین بەڵام لە هەموو حاڵەتەکاندا ئێمە نابێت لەگەڵ ناوەند بگەینە حاڵەتی تێگیرانی جددی چونکە گریمان بەیانی هەرێمی کوردستان بوو بە دەوڵەتیش و سەر بەخۆیشی وەرگرت ئێمە لانی کەم ناوەند جیرانێکمان دەبێ خۆ نابێت دوشمنمان بێ لانی کەم دەبێت دۆستمان بێ بۆیە من بەدیدی من واتە سەوەڕ دەکەم دەبێت هەرێمی کوردستان لە هەموو حاڵەتەکاندا لەگەڵ ناوەند هەوڵدا کێشەکانی چارەسەرکە ئەو کێشانەی کە بۆشی چارەسەر نەکرێن باڵپەسێراوی بمێننەوە ئەو هەڵپەسێراویە نەگاتە قۆناغێکی وا دایما بەڵام هەورێکەوتنامە ئەکرێ کەمترین ئەنجامی بۆ خەڵکی کوردستانیا بێ زۆرترین بووناواتە بێ ئەوانەی نابێ وا بکەین نابێ ئێمە لە مەودووە ئەو ڕێکەوتنانە ئیمزا بکەین وە بچینە ئەو دانوستانە کە هەرێمی کوردستان زۆرترین زەرری وێکەوێ و زۆرترین قازانج بۆ ناوەند بێ بەڵکو دەبێ بەدەم دەستکەوتە نیشتیماوی نەتەوەیەکانی خۆمانەوە بین چونکە قۆناغی ئەوڕۆ ئێمە لە منتەڵەقی قووەوە ماڵن دەکەین ڕاستە هەندێک کەس دەڵێ وەڵا هەرێمی کوردستان کارتی بەهێزی لەدەستدانیە بوجەی نییە موچەی نییە نەوت ناتوانێت بفرۆشێ پارەی نییە ڕاستاوانە هەموو ڕاستن بەڵام لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی واقعی نێودەوڵەتیەوە لە ڕووی مامەڵەی نێودەوڵەتیەوە ئەوانە کارتی گەورن کە هەرێمی کوردستان دەتوانێت مامەڵەیەکی جددی لەگەڵ ناوەند بکە بۆ مەسەلانە بەڵامەکە لە سەیری واقع بکەی کورد لە زۆر ڕۆیەوە کارتی بەهێزی بەدەستەوە خاوەن هێزێکی سەربازیە خاوەن خاکی خۆیە خاوەن عیلاقاتێکی فراوانی نێودەوڵەتیە پشگیریەکی نێودەوڵەتیە بەشێکی ئەکتیوی بەرەی دژە داعشە لەسەر ئاسی نێودەوڵەتی لامان کادا خاوەن ئابوووریەکی بەهێزە خاوەن دەیان ملیار بەرمیلی احتیاطی نفت و بێژگە غازی سروشتی لەسەر ئاسی دنیا دوام ناوچەیە بۆ غازە سروشتی آخر ئەمانەش بخۆی وەرەقی بەهێز نییە کە کورد بتوانێت بە ئیرادەیەکی بەهێزەوە تەعامل لەگەڵ بەرامبەرەکەی من ئاماژەم پێکرد ئێستا هەرێمی کوردستان یەکێک لە کارتە هەرە بەهێزەکانی ئەوەیە کە لە دنیا پشگیری دەکرێت و شەڕی دژە تیرۆر لەسەر لە پێناوی شکاندنی تیرۆر لە جیاتی هەموو دنیا دەکات و پشگیری گەورەی نێودەوڵەتی و تەحالوفی گەورە هاوڕایە لەگەڵ ئەو شەڕی کە ئێستا هەرێمی کوردستان دژی تیرۆریستان دەیکا و کارتێکی بەهێزە بەڵام هەمە حاڵەتدا ئێمە بڵین یان نەڵین لەگەڵ ناوەند دەبێت کێشەکانمان هەر چارەسەرکەین چونکە وەکو ئاماژەم پێکرد بەیانی ئێمە ببینە دەوڵەتی سربەخۆ دەوڵەتی باشووری هەرێمی کوردستانیش پێک بێنین خۆ دەبێت لەگەڵ ناوەند جیرانمانە هەماهەنگی بکەین کێشەمان هەیە دەبێت کێشەکانمان چارەسەر بکەین بۆیە من دەڵێم ئەو سیاسەتە تەبەنی بکەین لەگەڵ ناوەندا کێشەکانمان ناڵێم سەفرکەین چونکە چارەسەری بکەین تو زۆر باسی مەسەلەی دەوڵەت کرد جۆن کێری وەزیری دەرەوەی ئەمریکا ئەڵێ ئێمە قەنەعەتمان بە بارزانی هێناوە کە دەستبەرداری پرسی سەربەخۆی کوردستان بێ من واتە سەوڕ دەکەم ئەگەر شتێکی واش بوو بێ کاتی بێ مەرحەلی بێ دەنا هەرێمی کوردستان و کوردەکان قەت دەستبەرداری دەوڵەت نابن بەڵام قۆناغبەندی ئەوڕۆ بۆمان ناکرێ ئامادە باشی بۆ دەکەین دەبێت لە ئایندەدا کوردان خاوەنی دەوڵەتی سربەخۆ بن خاوەنی نیشتیمانی خۆیان بن خاوەنی ئاڵای خۆیان بن خاوەنی قەوارە و ژێرخانی ئابووری و سەرمایی خۆیان بن ناکرێ گەلێک 50 ملیۆن بێ لە سەرزەوی ئێساکانە بێکیان بێ بێ قەوارە بێ بێبوونێکی سربەخۆ بێ بەڵام ئەو قۆناغبەندێکی دەوێ ئەوڕۆ کە هەرێمی کوردستان و ناوچەکە بە کێشەیەکی گەورەدا تێدەپەڕێ بە قەیرانێکی گەورەدا تێدەپەڕێ پێدەچێ جوغرافیای ناوچەکە گۆڕانی بەسەر بێ لەوانەیە ئاڵو گۆڕ لە بینی سووریا بۆ چەند دەوڵەتێک عێراق بۆ چەند دەوڵەتێکی بچووک بڕوا بۆ یەمن بڕوا بۆ سەعودیا ئەجێندایەکی نوێی جوغرافیای ناوچەکە لە گۆڕەیە لەوانەیە ئێمە لەو قۆناغە پەلە نەکەین هەنگاوی وا بنین بەڵام دەبێت لە ئایندە بە ئایندەبینیمان هەبێت زۆر باسی سەر لە نوێی دیزاینکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەکرێتەوە بە تایبەتی دوای کوتای هاتن بە ئیتیفاقی سایکسبیکۆ زۆر ئاراستی تر لە ئێستاش دەکورد لەسەر ئەرد بێگومان داکۆکی لە خۆیەکە لە ڕۆژاوی کوردستان و باشووری کوردستان
پێت وایە ئەگەر عقلیەتێکی سیاسی بەهێزی کورتەوێ بتوانانی استیفادە لەم دیزاینە تازە بکات؟ بەتاکید پێم وایە ئەو دیزاینە تازەی کە باسی لێ دەکرێت ڕۆژهەڵاتی ناوەڕاجاری کە جغرافیەکەی پێداچوونەوەی بکرێ و دیزاینێکی کەی بۆ بکرێ ئەگەر کورد ناوماڵی خۆی ڕێککە ئەجێندای نیشتیمانی خۆی ڕسمکە و هەر کوردانی هەر چوار پارچەکەی کوردستان لە ناو خۆیاندا کۆنگرەیەکی نەتەوەی و استراتیژی نیشتیمانی دوورخایەن و نەتەوەی دوورخایەن ڕێسکەن وە کێشە لاوەکیەکان حیزبیەکانیان وەلانێن و بەیەک خەمی هاو بەشەوە مامەڵە بکەن و ئەو ڕوبەڕووبوونەوە بەرخۆدانەی دژی تیرۆر دەیکەن سوور بن لەسەری و ئەو مامەڵەی کە لەگەڵ ئیقلیم دەیکەن مامەڵەیەکی ئیجابی بێ و لەگەڵ وڵاتانی زلهێز و دنیا دەیکەن مامەڵەیەکی ئەکتیڤ و چالاک بێ وا تەسەوەڕ دەکەم لەو دیزاینە تازە هەرێمی کوردستان کوردان ببنە پێگەی گەورە و جغرافیایەکی باشی خۆیان بۆ دروست ببێت. ئەگەر ئێمە بگەڕینەوە بەغدا حەیدەر عەبادی ئایا پێت وایە حەیدەر عەبادی جیاواز بێ لە مالکی و جەعفەری و عەلاوی بتوانێت فعلەن لە ئێستادا ڕەوشەکە ئەو کێشانەی کورد بەلانی کەم هەندێکیشی ئەساسیای چارەسەر بگێ بۆ نمونە ناردنی بودجە وڵا بەتاکید لە 2004ەوە ساڵ بۆ ساڵ دەسەڵاتدارانی بەغدا مامەڵەکان مامەڵەیەکی خراپتر بووە لەگەڵ هەرێمی کوردستان بەڵام وا تەسەوەڕ دەکەم پەیوەندی بە شەخصەوە نیە پەیوەندی بە ئەجێندای حکوومەت و حکومڕانیەکەوەیە ئەو لایەنە سیاسی کە عەبادی تەرشیح کردووە بۆ ڕئیسی وزەرا ئەو لایەنە سیاسی ئەجێندای گۆڕاوە یاننا و ئایا واقعەکەی ئەوڕۆ گۆڕاوە لەگەڵ چەند ساڵی پێت وایە گۆڕاوەکەیەکی نزیکەکانی نووری مالکی بوو؟ پێم وایە ڕاستە نزیکە لە نووری مالکی ڕاستە لە حیزبەکەی ئەوە ڕاستە ئەندامی مەکتەبی سیاسی حیزبەکەی ئەوە بەڵام واقعی عراق و ناوچەکە بە شێوەیەکی گشتی گۆڕاوە دەبێت ناوەند مامەڵەیەکی تر لەگەڵ هەرێم بکە بۆیە عەبادی من شارەزایی منیە لەسەر چۆنیەتی مامەڵی بەڵام ئەو سیاسیانەی کە مامەڵەیان لەگەڵ کردووە خوێندنەوەیەکی نوێی هەیە بۆ عێراقی نوێ. بەڵام ئەگەر عێراق بەردەوام بوو لەسەر ئەم کاری خۆی بە هیچ شێوەیەکی ملکێکی خواستە نەتەوەی حتا خواستە سروشیەکانی نەتەوەی کورد نەبوون کە فعلا حەقێکی خوازایی کە نەتەوەی کورد دەگو نەتەوەی کەم سەرزەمینە کە یاسا و ڕێسا ئەسمانی و زەمینیەکان هەمووی ڕێگەی پێداوە کە بژی وەکو نەتەوەی ئەگەر ملکێکی خواستەکانی کورد نەبوو پێویستە کورد ئەلتەرناتیڤی چی بێ لەگەڵ ئەوەی 8 مانگە ناوەند مامەڵەیەکی زۆر قاسی لەگەڵ هەرێمی کوردستان دەکا بودجەی بۆ نانێرێ موچەی فەرمانبەران نانێرێ بەڵام هەرێمی کوردستان هەر نیەت پاکی خۆی نیشاندا ڕۆیش بۆ ئەنجومەنی نوێنەران لەوێ نوێنەرەکانی هەموو بەشداری ئەنجومەنی نوێنەرانیان کرد وەزیرەکان چوونەوە بۆ بەغدا نیەت پاکێکی باشمان نیشانداوە چاوەڕێی زەمن دەکرێت هەرێمی کوردستانیش لە ئایندەدا بەڕاستی قسەیەکی تری دەبێت و مامەڵەیەکی تر دەکا بەس لەم حاڵەتەکاندا دەبێت واقعی خۆمان و پێکاتە و خەیرانەکانی ناوچەکە لە بەرچاو بگرین دەبێت قۆناغبەندی لە بەرچاو بگرین. بەڵام لامە کاتێک کورد ڕۆشت بۆ بەغدا پێشەوە کورد بڕەوە بۆ بەغدا چەندی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە سەرۆکاتی عەبادی کراوە لە یەکەم جارێکی حکوومەتێکی دەست بەکاردووە باس لەوای کرا کە موچەی فەرمانبەری هەرێمی کوردستان ئەنێرێت تا ئێستاش لەگەر بێ دیارنیە کە دوای چەند مانگی دیکەش ئەگەر وەکو ئەو بارێزەی میوانی هاوکارم بۆ ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەت کێشان ئەڵێ ئەگەر بکرێ کاتیە. ئەوان ئەڵێن لە بەغدا دەڵێن گوایە ئەو ڕۆستەرە کۆماریش لە کۆبوونەوەکە باسی کردەوە و توێتی عێراقیش ئەزمەیەکی دارایی هەیە و نیەت پاکیەک نیشاندراوە کە موچە و بوجە بنێرێ بەڵام کاتێکە پەیوەندی بە ڕێککەوتنی بینی ناوەند و هەرێمی کوردستانەوەیە مەسەلەی نەوت و گاز کە کێشەی لەسەرەتا ئێستا ئەو مەلەفە یەکلا نەکراوەتەوە ئەوان تێبینیان هەیە لەسەر فرۆشتنی نەوت و بێ ئاگاییان لە سەرچاوەکانی داهاتی نەوت و گاز لە هەرێمی کوردستان و کە فرۆشا و پارەکەی لەکوێیە باڵ گرفتانە دەبێت یەکلا بکرێنەوە ئەو کاتە کێشەکان بێگجاری حەل دەبن بۆیە من پێم وایە قۆناغی یەکەم بە کاتی حەل دەبێت بەڵام دواتر ئەگەر ئیرادەی هەردوو لا بێ دەتوانین کێشەکان بێگجاری چارەسەرکەین. بله مصطفى عبدالله ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ تەماشاوانین جێگەلێک سوپاس بۆ ژی کۆهیان ها تەماشاوانین گەلێک هێژاین مەبوو.